ئێمە وەکو ئیدارەی گەرمیان بۆ بەتەنگاو هاتنمان بۆ ئەو بابەتە لە هەوڵی بەردەوامە بووینە هەموو لایەنە پەیوەندیارەکان سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ئێمە بەڕێوەبەرە گشتیەکان هەر کەس لە کەناڵی خۆیەوە هەوڵمانداوە بۆی بەشێک لەو پرۆژانە بخینەوە گەڕ بە هەر شێوەیەک بێت. خۆشبەختانە ئێستا بەشێک لەو پرۆژانە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە و بە بەدەنگەوە هاتنی بەڵێندەرەکان کە ئەگەر ئەوان بەدەنگەوە نێن ئێمە ناتوانین ئەو پرۆژانە جێبەجێ بکەین ئێمە کۆی ئەو نەختیرانەی کە هەیانە ناتوانین بیاندینێ بەڵێنمان وەرگرتووە لەگەڵ دەست بەکاربوونەوەی پرۆژەکانە بە شێوازێکی بەردەوام تا چەندێ پرۆژەکان بچنە پێشەوە بەشێک لە مستحقاتی بەڵێندەران بە شێوەی نەختینە بدرێت. کۆی ئەو پرۆژانەی کە ئێستا بەڵێندەرەکان ڕازی بوون ئیشی تیا بکەن لەو 17 پرۆژەیەوە ئەیشکرێ ئیشی تیا بکەین لەبەرەوەی لەسەر بودجەی وەبەرهێنان و گەشەپێدانی پارێزگاکانە 8 پرۆژەن. گرنگترین پرۆژەکانیش دیارە لای هەمووتان ئاشکرایە. یەکەم پرۆژەی کەلار دەربەندیخانە، پرۆژەی دووەمیان ڕێگای بەشی سایدی دووەمی ڕێگای کەلار ڕزگاریە و هەردوو بەشی پشتوێنەی کەلارە بەشی دووەم و سێمە کە ئەمانە خۆتان نەزان ڕێی گرنگن و لە پاڵ ئەوانەیشا چەند بینایەکی گرنگمان دەستنیشان کردووە. بینای پاسەپۆرت کە خزمەت بە هەموو دانیشتوانی دەڤەرەکە ئەکا لە گەرمیان و دەوروبەریشی